شەوی درێژی پاییزە و لە نزیک کۆنگرێس زۆر چالاکی شارە زیندۆکە واشنگتن لە شەودا وەنەو زێگەدات وەلێ ئەم هونەرمەندە ئێرانیانە 12 ڕۆژە ئێشک دەگرن بە دیار خەمەکانی نیشتیمانەکەیانەوە دەخوازن بە هونەرەکانیان هەر نەبێت سۆز و ڕای هەندێک لە خەڵکی غەیرە ئێرانی بۆ خۆپیشاندانە جەماوەریەکانی نێو ئێران ڕابکێشن. در واقع یک پرفۆرمانس کارێکی هونەری بەشدار بووم هەموو ڕۆژێک ئەنجامی دەدەم و نوێی دەکەمەوە هەر ڕۆژە و کفنێک ڕنگ دەکەم. ئەو چالاکیە لە سیاسیترین شوێنی دنیای واشنگتندا نیشان دەدەم. کفنەکان هێمایەکە بۆ هەموو ئەو قوربانیانە هاوتای نیشتیمانەکەم دەیکەم بە بەری مرۆیەکدا. پەیامەکەشم زۆر ڕوونە. بەردەوام دڵمان لای قوربانیەکانی نیشتیمانە ئەوانەی کە ڕژێمێک بۆ کوشتنیان دەست و پەنجەی نەرم کردووە. بەردەوام لە دڵی ئێمەی تاراوگەنشیندا شوێنی خۆی کردوێتەوە و هەرگیز لە یادیان ناکەین. ئەوەی لە ئێران دەگوزارێت ڕوبەڕووبوونەوەیەکی خەڵکی سیڤیلە هیچ شوناس و ڕەنگوبۆیەکی سیاسی بەبەردا نەکراوە. مەرگی کچە کوردەکە ژینا ئەمینی بووەتە هەوێنی تەقینەوە جەماوەریەکەی خەڵک هەرچەندە ئێران سەر ڕای داپلۆسین و فشارەکانی بۆ کبکردنەوەی هەوڵشی داوە دەنگە ناڕزایەتیەکان بە هیچ کوێ نەگات. بە دڵنیاییە بە پشتگیری شوڕەش دەکەین لە ئێراندا دەمانەوێت ڕێجێمەکە بکورترێت ئێدی بەستە خەڵکێکی زۆر لە ناوچوون ئەمە کەمترین شتەکە بیکەین. نامە بە حکومەت و سیناتورەکان دەنووسین بەردەوام دەبین تا دەگاتە ئەوەی ڕژێمەکە دەڕوخێت. خۆپیشاندان و چالاکیەکانی دەرەوەی ئێران ئەو پەیامە دەدەن بە دنیا کە خۆپیشاندەرەکانی بەردەم هەباشەی توندوتیژەکانی ڕژێمی ئێران تەنها نین. ئەم کفنە ڕەنگینانەش چیرۆکی تراژیدای نیشتیمانە لێرە ڕەنگ لە خۆی دەگرێ و لە ئێرانیش بە خوێن سوور دەبێت. دەبێت هەمومان پشگیریان بکەین بەبێ پشگیری هەر کامێکیان بێت ئەوان تەنها دەبن و کە تەنها بوون ناتوانن زۆر شت بکەن. ئێستا ئەو کاتەیە کە هەمومان دەست لە ناو دەستکەین تاوەکو بتوانین پشگیری خەڵکەکەمان لە ئێرانیش بکەین. لەم شەوە پاییزیە و سەرمایشی کەمەرشکێن چالاکوانەکان تەنها نین. ئەو میهرەبانیەش گەرمکەرەوەیە کە هەر دایکە و خۆراشێکی گەرم دەکات بە ڕۆحی سەرمابووندا. نزیکەی 10 ڕۆژەکە لە نزیک کۆنگرس ماونەتەوە هەوا ساردە بیرم لەوە کردەوە چون بتوانم لە ڕێگەی کارێکی باشەوە یارمەتیان بدەم. پیراشکی گەرم و شوربایەکم بۆ هێناون تاوەکو ئەم جوانانە بە گەرمی بیخۆن. ژینایەکی کچە کورد هەبێنی شۆرشەکەی ئێرانە هەرچەندە سەدانی وەک ژینا ئەو ڕژێمە کوشتنی بەڵام خۆپیشاندان هەر بەردەوامە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن.